بینەرانی ئەزیزی ئەنارتی سڵاوی ئامانجێ من و ستافی بەرنامەی شەنتان لێبێت بە خۆشحاڵیەوە لە بەرنمەیەکی نوێ هاتوونەتۆ دیدارتان. بەرنمەیەم جارەی شەن سەبارەت بە کەسانی هەندەرانی و گەڕانوەیان بۆ وڵات و ئامێزی دایکی نیشتیمانە. ساڵانی ڕابردوو شاهێدی هاتنەوەی بەلێشاوی کوردە هەندەرانیەکان بوو بۆ ناوخۆی وڵات. ئایا نیشتیمان باوشی دایکێکی میهرەبانانە بوو بۆ ڕۆڵە هەندەرانیەکانی یاخود باوکێکی دڵڕەقە و بەمەرج ڕۆڵەکانی خۆی وەردەگرێت؟ زەمینەی کۆمەڵایەتی و سیاسی و پەروەردەیی هەرێمی کوردستان تا چەندە ڕەخساوە بۆ کەسانی هەندەرانی کە ڕوو لە وڵات و زێدی خۆیان کەن و تایدا نیشتەجێبن بە هەتایە. ئایا هاتنەوەی کەسانی هەندەرانی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان توانیوێتی تیماری دەردی غوربەتی ئەوان بکات یاخود بێئومێدبوونیان لەم وڵاتە جارێکی تر نیشتیمان ئاراستەیان دەکات بۆ ئەو وڵاتەی تایدا غەریب بوون؟ ئەو گرفتە کە هەیە لای هاوڵاتیان کە دێنەوە لە هەندەرانەوە بۆ ناوخۆی وڵات دیارترین گرفتیان چیە؟ دیارترین گرفتیان یەکێک لە هەسارترین کێشیان کێشە نیشتەجێبوونە و کێشێکی تر باوەژنەکردنەوەی واتە هەوڵ نابینن هەوڵی هاوکاری و بەرەوپیر چوونی ئەوانە و یارمەتیان نایرێدام و دەستگا تایبەتەکان ئەوانەی لە هەش بوارەگا بێ دەچێت دەوێت بگەڕێتەوە دانامەزرێ دەوێت بچێت لە دکتۆرە کارێکی بکە بواری پێناری دەوێت مامۆستایەکی زانکۆیە هەلی بۆ ناڕەخسێ دەوێت کابراایەکی لە بواری کۆمپیوتەرە ئایتیە هەوڵ بواری پێنێری یعنی حکومت دەچێت دەستدات هەر پرۆژێک حکومت ڕێگرە و هاوکاری نییە واتە ئەمە ئیشی حکومت و پەرلەمانە کە ئاسانکاری بۆ ئەوەی کە ڕێنوێی ئەوانە بکات و بەشێکی کە دەبینی کۆمەلگا وەکو پێویست ئەمانە جێگەیان نەماوە چۆ خۆ دەزانی ئەوانە ماوەیەکی ئێزگار زۆر لەم کۆمەلگا دابڕاوە. هەندەران ئەو زام و ئازار و غوربەتەیە بەلاشەی نەتەوەی و نیشتیمانیمانەوە کە لە چەند ساڵی ڕابردوودا بە هەر هۆکارێک بێت لە هۆکارەکان ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەم وڵاتە جانتای سەفەریان پێچایەوە و ڕوویان لە وڵاتانی ئەوروپا و خۆراوا کرد. لە هەمان کادا هەندەران ئەو دنیاە بوو کە چاو و جوی نەتەوەیمانی ئاشنا کرد بە پێشکەوتنە گەورەکانی بواری زانستی و کۆمەڵایەتی و تەکنەلۆژی و کەلتوری. هەر لێرەوە کاری ئەم بەرنامەیە بە دواداچوونە بۆ لێکەوتە و زەمینەی ئەو داپڕانەی هاوڵاتیانی ئەم هەرێمە تووشی هاتوون هەروەها هاتنەوەی هاوزمانەکانمان بۆ زێد و نیشتیمانی خۆیان واتە کارکردن لەسەر وڵات نەک زێدی دووەمی کوردەکان. ئەم بەرنامەیە نایەوێ قسە لەسەر سەرجەم بوارەکانی ژیانی کەسانی هەندەرانی بکات لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەوەندەی دەیەوێت لەسەر بواری پەروەردە قسە بکات لەبەرەوەی وەک کەسانی هەندەرانی خۆیان ئاماژەی بۆ دەکەن بواری پەروەردە و خوێندن و بڕوانامەی ڕۆڵەکانیان لەو بوارەدا چارەنووس و ئایندەیانە. لە نێو ئەو بوارەشدا ئەم بەرنامەیە دوو خوێندنگەی تایبەتی لە نێو شاری سلێمانی کردووەتە سمپڵی بەرنامەکە ئەویش هەردوو خوێندنگەی گەشەی تایبەت کە تەرخانە بۆ خوێندکارانی سەرەتایی و ناوەندی واتە بنەڕەتی لەگەڵ دواناوەندی دواڕۆژی تایبەت پێشمان وایە بە دواداچوون بۆ کێشە و گرفت و تێبینیەکانی کەسانی هەندەرانی پێویستی بە چەندین لێکۆڵینەوە و بەرنامەی فراوان هەیە. ئەم کارەش هەوڵێکی متەوازیعانەیە بۆ کێشەکانی ئەو هاوڵاتیانە لەسەر شاشەی تیڤیەکان. تەمەنە چەنە؟ من تەمەنم 19 ساڵە. لە کوردستان لە دایک بوویان لە دەرەوە؟ لە دەرەوە دایک بووم لە سوید. خوێندنە لەوێ تا چەند بڕی؟ وەڵای لەوێ تا 11 ئامادەی خوێندم دوای کە 2 ساڵەمە پاشاتنەوە لێرە 12 ئامادەین دەست پێگرت. تۆ چ گرفتێکە هەیە لەگەڵ خوێندنی لێر ئێرە؟ وەڵای بەلای منەوە خوێندنی ئێرە تۆزێک قورسترە لەوی دەرەوە خوێندنی ئێرە سعی زۆرەوێ بۆ نمونە لێرە لە پۆلی 6 و 3 بەکەلۆری هەیە لە دەرەوە نییەوە لە دەرەوە ئیمتیحانی خارجیە. بەڵێ تۆ ئێوە هاتوونە تۆ بە یەکجارێکی هاتوونەتەوە؟ بەڵێ. چی وای لە تۆ کردووە کە بە یەکجارێکی بیتەوە؟ وەڵای کسە شتمان لێ کرد باوکیشم کە باوکم بڕیارە وتی با بڕۆینەوە ئێمەش پێمان باش بوو وتمان با بڕۆینەوە چکم خزم و کەس و کارمان لێرە بوو اینجا وتمان بە لە وڵاتی خۆمان بین و چونکە ئەویا غەریب بوو با بینەوە وڵاتی خۆمان.
یەکێک لەو خوێندنگایانەی کە کەوتۆتە شاری سلێمانی خوێندنگەی دواڕۆژی تایبەتە. ئەم خوێندنگەیە تایبەتە بۆ خوێندکارانەی کە لە دەرەوەی وڵاتەوە دێنەوە بۆ ئێرە و بە یەکجارەکی لێرە نیشتە جێدەبن. لە ساڵی 2004 کە ئەو خێزانە کوردانە لە هەندێران دەستیان کرد بە گەڕانەوە بەرەو کوردستان، تەنیا خوێندنگە ئەوەی من بزانم چکە خۆشم لێرە نەبووم لەو ساڵەیە، ئەگەر هەمان بوو بێ شەهید جەبار بوو بە زمانی ئینگلیزی خوێن. ئەم تەلەبانە تاکو تەرا بوون، کەوتنە ناو خوێندنگەی شەهید جەبارەوە. خوێندنگەی شەهید جەبار نمونەیە و ئاستی خوێندنی بەرزە و ئاستی نمرەهێنانیان بەرزە. ئەوەی من لە دەمی بەڕێوەبەری ئەو خوێندنگەیە 20 مەسد منیرە چەند تەلەبەیەک بوون کە وەرگیراون لەوێ نەیانتوانیوە بچنە ئاستی ئەو تەلەبانەی ئەوانەوە. لەگەڵ ببورن ئەو کاتە مامۆستا عوسمان سەرپەرشتیار بەڕێوەبەر بووە، ئەم یاریدە دەربووە. لەگەڵ مامۆستا عوسمان بیریان لەوە کردوێتەوە کە ئەمان خوێندنگەیەکی تایبەت بە خۆیانیان هەبێ. بۆیە چۆن شەهید جەبار سەر بە مناڵ پارێزە بە هەمان شێوە ڕێکخرای مناڵ پارێز خوێندنگەیەکی بە ناوی گەشە بۆ ئەم تەلەبانە کردوێتەوە کە لە هەندێران گەڕاونەتەوە. تەنانەت ئەڵێ گەڕاوین بەسەر مەکتەبەکانە ئەو مەکتەبانەی کە خوێندکاری ئەوروپی تایە کۆمان کردوونەتەوە، ئەو خوێندنگەمان بۆ کردوونەتەوە لای سەهۆڵەکەەوە بوو. گەشە هەموو خوێندکارێکی لە خۆی گرتە بوو، سەرەتایی دواناوەندی هەتا شەشیشی تیا بوو، تا مەرحەلەی ئەعدادی تیا بۆ بەرحاڵ بە تەحدید نازانم. لە ساڵی 2005 ئیبتیدایی جیاکرایەوە لە سانەوی ئەم بینایان وەرگرت لەلایەن خرایە سەر وەزارەتی تەربیە هەڵبەتە. مناڵ پارێز 1 ساڵ سەرپەرشتی کرد لە 2004 بەڕێوەبەرەکەی بەریتانی بوو جەسیکا. لە 2005 خرایە سەر وەزارەتی پەروەردە ئەم خوێندنگەیان بۆ کردنەوە. دەوامێکیان سەرەتایەکە بوو بە ناوی گەشە، دەوامێکیشان دواناوەندەکەی بە ناوی دواڕۆژ. زمان ئینگلیزیە لێرە. ئێستا حالیان خوێندکارمان 300 خوێندکارە، بەڵام میلاکمان کەمە بە حکمی ئەوەی هەم خوێندکارەکان پێویستیان بە هیلاکیەکی زیاد لە حدێکی طبیعی وەکو مەکتەبەکانی تر هەیە لەلایەن مامۆستاکانەوە، هەم خوێندنمان بە زمانی ئینگلیزیە، هەموو مامۆستایەک ناتوانێت بە ئینگلیزی بڵێتەوە. سیستمی خوێندنی ئێوە بە پێی چ سیستمێکی جیهانی یاخود بە پێی چ سیستمێک ڕێکخراوە؟ هەر هەمان ئەو سیستمی کە هەموو سیستمی کوردستان، سیستمی خوێندنی کوردستان هەر هەمان سیستمە، هەر هەمان منهەجی مەکتەبەکانی ترە، بەڵام ئێمە بە ئینگلیزی خوێنین. بوونی هەمان منهەج، هەمان پرۆگرامی خوێندن لەم خوێندنگایە و لە خوێندنگاکانی تر چی گرفتێت چ کێشەیەکی بۆ ئەم خوێندکارانە دروست کردووە کە ژیانی ڕابردوویان یان مناڵیان یان قۆناغەکانی دیکەی خوێندنیان لە وڵاتانی دەرەوە واتە وڵاتانی ئەوروپا ئەمریکا بەسەر بردووە، چ گرفتێکیان هەیە لێرە کە دیارترین گرفتەکانیان؟ دیارترین گرفت ئەوەی کە پەیوەندی زیاتر بە منەوە هەبێ لایەنە تەعلیمیەکەیە وەکو مەسەلەی منهەج، ئەویش مەوزوعی کوردی و عەرەبیە و کۆمەڵایەتی و ئاین. ئەو خوێندکارانە کەیەنەوە لە یەکەم ساڵە، هەڵبەتە سیستمێکی داناوە وەزارەت ئەڵێ یەکەم ساڵ و دووهەم ساڵی گەڕانەوە لە 150 بێنن بە دەرچوون بۆیان حسابە، بەڵام لەسەر منهەجی ئەتیادی ئەو مەرحەلەیە کە ئەیخوێنێ لە ساڵی سێهەم و چوارەمە 40 بێنێ بە دەرچوون بۆ حسابە. بەس شانسێکی تر هەیە لە ساڵی یەکەمە بۆی هەیە ئەلفبەی کوردی و عەربی بخوێنێ بۆی فێری زمانەکە بێ، بەڵام لە ساڵی دووهەمی گەڕانەوەی لە هەر مەرحەلەیەک بێ، ئەگەر مەرحەلەی شەشی ئەعدادیەش بێ ئەچێتە سەر منهەجی ئەو مەرحەلەیە کە تێیەکەوێ. بۆ نمونە گرفتە بۆ خوێندکارێک وەکوایە تۆ خوێندکارێکی یەکی سەرەتایی بینی منهەجی شەشی ئەعدادی بیتە، خوێندکارێکی یەکی سەرەتایی لە کوردی و عەرەبیە بینی منهەجی مەسەلەن کوردی و عەرەبی مەرحەلەی ئەعدادی بیتە، هەر مەرحەلەیەک بێ. یان خوێندکارێکی 1 و 2 ئیبتیدایی کە ئەلفبەی کوردی و عەرەبی ئەخوێنێ بێ منهەجی کۆمەڵایەتی و ئاینی 7 و 8 و 9 بنەڕەتی بیتە کە ئەمە ئیجباریە ئەبێ بخوێنێ. من لەگەڵ بەڕێوەبەری مەناهج لە وەزارەت مامۆستا ئاراس قسەم کرد لەسەر ئەم مەوزوعە، هەڵبەتە ئەویش زۆر مقتەنیع بوو بەمە کە ناکرێت خوێندکارێک کە خۆی کوردی و عەرەبی نازانێ ئاەتی عەرەبی پێ لەبەر بکرێ و دەرسە منهەجی کۆمەڵایەتی پێ سعی پێ بکرێ. گرفتی چی دەیە لەگەڵ خوێندنە؟ منەوەیە کە هاتوومەتەوە نە کوردی نە عەرەبی هیچی نازانم، نە بەنووسی نە بە خوێندنەوە. اینجا یەکەم ساڵ شۆمانگێک هاتوومەتەوە کوردی عەرەبیەکەم پێ خوێن و بەسی چیشی لێ نازانم، بۆ ساڵێکی تریش بۆ پۆلی 6 بۆم داخڵە منهەجی پۆلی 6 کوردیەکەم. تازە خۆم هاتوومەتەوە تر هیچ نازانم لەبەری ئەوەی کە لێرە ئەیخوێنم من لێ نەمخوێنەوە، تر هەموو هینەکان تازەیە، یعنی کوردی و عەرەبی هیچ، بەس کیمیا و فیزیا ئەوانم هیچ لێ نەخوێنەوە. ئەوەی کوێ مەبەستە کوێ؟ لە ئەمریکا بووم من. تەمەنە چەندە تۆ؟ وڵا 18 ساڵم.
لە قۆناغی چەند ئێستا تۆ یعنی چی واتە لە چ پۆلێکی لە یانزەم تۆ هیچ منهەجی کوردی و عەربی خوێنووە یان فێرکراوی وڵا هیچ نازانم یعنی ئەمڕۆ هینی عەربیم هەبوو هیچم نەزانی هەر وەرەقەکەم یەکسەریە نازانم بیخوێنمەوە یا هیچ نازانم واتە تۆ نازانی ئەلفوبێش یان د و ئەوانەش نازانی ئەتێرەوانە فێر بووم خۆم فێر بووموانە بەس هەر زەحمەتە یعنی نازانم چی بخوێنمەوە و عەربی چی نووسراوانە هیچ نازانم لە تاقیکردنەوەکە واتە چی و پرسیار بۆ نووسراوە هەمان شتە نووسێتەوە پرسیارەکان ئەلفەبێت بوو ئەبێوانە بنووسیت و ئەتر پرسیاری کە یعنی بە کوردیە نووسێتە بێ بە عەربی جوابی بێتەوە بەس هیچم نەزانی ئەمڕۆ تۆ تاقیکردنەوەی چی دەبوو کوردی چۆن بووی لە تاقیکردنەوەکە هەڵای باش نەبووم بۆچی من لە ئەدەبە زۆر خراپم چکا لی تێناگەم و ڕێزمانەکەش ئەبێ باش بم تیا چکەوە کە بە ڕۆژانە قسەی پێکەین بەس لە ئەدەبە زۆر خراپم تۆ هیچ کاتێک نەتخوێنوە لێرە یان ساڵی پێشتر نەتخوێنەوە وای یەکسەر هاتوویتە تاقیکردنەوەی پۆلی دە یا یانزە من پار ئەلفوبام خوێند ئەوەش بوو لە نیوەی ساڵە مامۆستاکەمان هەو چکە مامۆستا لێرە کەمە و کوردی عەربیەکە پێچ و زۆری پێچ و تاکوفێری ئەلفوباکە بووین ئیتر ساڵ تەواو بوو هاتینە پۆلیدا لە پۆلیدا ئێستاش دەرەجەمان داخڵە بۆ پۆلی 12 کوردی عەربیەکەمان هیچ باش نیە یەکسەر منهەجیشمان خوێند ئیمساڵ منهەج بوو من یەکەم ساڵ کە هاتمەوە تەمیدی بووم دووەم ساڵی شەر تەمیدی بووم ئەلفبەتام خوێنەوە لە عەربیە کوردیەکە باشترم تێگەم زمانی خۆمە بەس عەربیەکە هیچ نازانم ئەم ساوتیانە بێ لە ساسی مەنەجی 6 بێنم بۆ کوردی عەربیین و بەڕاستی بە من نایە زەحمەتە زۆر زەحمەتە بە من لە پۆلی چەنی من ئەم ساڵە 12 بووم داخڵ کراوی ناوەڵە بۆ لە بەرەوەی دەرنەچووم لە کوردی عەربیینەوەی هیچ ئەمی سفر بوو ئەو سێ دەرزە و ئەنجا ئەندە دەرزی زانیشتی دەرنەچووم لەبەرەی بۆ من تازە و زەحمەتە چەند ساڵە تۆ هاتوویتەوە من ئەم ساڵ دووەم ساڵمە تاوام نەکردوشە 2 ساڵ زۆربەی خوێندکارەکان هەمانە کە ئەم ساڵ هاتوێتەوە هیچ نە کوردیە زانێ نە حرفە کوردیەکانە ناسێ هەر یەکسەر لێرە کە ئێتە مەکتەبەش تایبەتە بەو مناڵە ئەوروپیانە یەکسەر وەکو مەکتەبەکانی تر منهەجیەت یادیە خوێنێ لەبەرەوە ئەو نازانێت کوردی و عەربی بخوێنێتەوە چۆن ئەتوانێت دەرسی کۆمەڵایەتی تێبگە چۆن ئەتوانێت شت بخوێنێتەوە کێشەیەکی زۆریان هەیە یعنی ئەم مەکتەبە لەسەر مەسئولیاتی خۆی ماوەی مانگێک 2 مانگ تەرخانەکە بەس تەنها تەمهیدی فێری حرفەکانیان کە بەس حرفەکان کافی نییە لەبەرەوەی لە مەرحەلەیەکی بیداییان نین ئەمان سەرەتایی نین لە 7 و 8 لەکوێ توانن کوردی بخوێنەوە تۆ چۆن تعامل لەگەڵ ڕقەم و دەرەجەکانیان ئاکەی لە کاتێکا تۆ خۆت ئەزانیم خوێندکارە نەحەقی نییە کە دەرناچێت لە بەرەوەی کە کوردی نازانیان عەربی نازانێت ئەی چۆن تعامل لەگەڵ ئەو نمرانەیەکەی کەهێن بەڵێ من خۆشبەختانە خۆشم هەر وەکو ئەو قوتابیانە چەند ساڵ لە ئەوروپا بووم معاناتی مناڵەکەی خۆمەزانم کە کوردی و عەربی نازانێت لەبەرەوە دەرسی کۆمەڵایەتی هەوڵێم بە چ زمانێک تێبگاتی گێنم شتەکانی بۆ تەلخیسەکەمەوە هەوڵێم لەگەڵ یا بخوێنمەوە شتەکان بناسێ سوالەکانیشیان زیاتر ئاسان بێ هەڵبژاردن بێ پێویستیان بە نووسین نەبێت مەسەن زۆربیانەیە زۆر زیرەکەن لە دەرسە کۆمەڵایەتەکەیە بەڵام نازان من باسی چیەکەم بەڵام کەوشەیەکی پێڵم بۆ یەکەم بە ئەڵمانی یاخود بە ئینگلیزی یەکسەر زانم کە شتەکان نەزانێ یەکسەریەت لەگەڵمە بەڵام جاری واشە کە لە وشەکان تێنەگا زۆر گوناحیانی وای لێ ڕقی لە دەرسەکە بێت چۆن مامەڵە لەگەڵ نمرێم خوێندکارانەکەی لە کاتێکا خۆ دەزانیت ئەم حەقی لایە کە دەرناچێت لە بەرەوەی نایزانێ ئەی کە دەرنەچوو چی وڵی کە دەرنەچوو بێ قورسە ینی زیاتر هەیەە ئەرکن بۆ دایک و باوکیشیان یارمەتیانەیە بۆیانە خوێنێتەوە تیانەگەن هەیە دایک و باوکیشان ناتوانێت یارمەتیان بات ینی مەحاولاکەم دەرەجەکانم وانە بێت کە بێت هۆی ئەوەی ئەوان بکەون زۆر بەشیان هەیە خۆیان یارمەتی خۆی ئەیە ینی هەوڵەیە کە شتەکان تێبگا بەجاری واشەیە ناتوانێت بەڵام دەرەجەکان بەڕادەیەکی وادانرێکە یعنی بەڵام وەکو ناومێت نەبن کە ئەمەلێکیان هەر هەبێ دەرچن توانە و ئاستیم خوێندکارانە کاتێ دێنە بەردەستۆ چۆنە بە تایبەت تاو تەلەبانە کەیەن ساڵی یەکەم تەمهیدی ئەخوێنن ینی کوبڵی ئەلف با تا ثا ئەوانە ئەخوێنن دوای ساڵی دووەم ئینجاێنە لای ئێمە ئەوەی ساڵی دووەمە لەسەر سی دەرەجەیە ینی ئەو سی هێنێت من بیستێمێت تا دەرچێ ساڵی سوارەمیان چ لە هێنێ من ژدەی ئێمە تا بێتە 50 بۆ دەرسێ بەڵام سەبارەت بە ئاسیان زۆر نزمە ینی لە نزمی زۆر بێتوانان
لە تێگەیشتن و لە هەزمکردنی بابەتەکان. من ئێستا لە تاقیکردنەوەکە هاتنە دەرەوە بەشە لە خوێندکارەکانی تۆ وتی ئێمە چی نووسراوە لە پرسیارەکان هەمان پرسیارمان نووسیۆتەوە وەک وەڵام واتە هیچی لێ نازانین. ئەو تەلەبانە بەشێکی زۆریان بەو شێوە هیچی لێ نازانن ئەوەی زۆر بەشێکی زیاتریش ئەمڕێ ئەوەی کە ئەزانێت هەر وەکو بیرکاری یەک کۆی ئەکاتە دوو هەر ئەوە لەبەرگە بێ ئەوەی بزانین بابەتەکە باسی چیە و مانای چیە و مەبەستی چیە بەس لەبەری ئەکات. ئەمە بۆ چێگەڕێتەوە؟ ئەو لەبەرەوەی لەمان لە ژینگەیەکی مەسن لە ئەوروپاوە کە هاتوون لەوێ زمانێکی دیاریکرا و بیئەیەکی دیاریکرا و یەکسەر کەیتەوە ئێرە تووشی حاڵەتێکی واقعی ئێرە ئەبێتەوە کە زۆر لەوەی کە فێر بووە لەوێ کە لێ ڕاهاتووە زۆر لێک دوورن. لێرەش لەسەری فەرزە کەوا ئەو مادانی ئێرە بەکو تەلەبەی مەکتەبەکانی تر بێتە یەک ئاسو بخوێنن. چەند خوێندکار لە ناو خوێندکارەکانی تۆ دەرنەچوو؟ زۆر ینی 75 دەرنەچوو. جگە لە وانەکانی تر ئەم خوێندکارانەی کە لە دەرەوە هاتوونەتەوە گرفتیان لەوانەی هوەری شاهەیە کە ئەوان لە وڵاتانی تر ساعتێکیان هەبوو بۆ تەرفیه یان ساعتێکیان هەبوو بۆ ئارەزۆکانیان لە چ شوێنێک بن لەوانەی هوەری شاه هەمان کێشانەیە؟ لە هەمان کێشان لەوانەی هوەرا هەیە بیرفعل لە هەنێ کولتوری وڵاتانی دەرەوە ئەو ساعتە تەرفیهیان هەبوو تەنانەت تەلەبە بۆ مەجارەتەوەڵە بۆ نمونە لەو ساعت تەرفیهەیە چوین بۆ هین وەرشە دەرزیکانە بۆکو وەرشە ئەوەی کە لە خوێندنگەی پیشەیە خوێندرێ لەو ساعتەڵێ مەطبەخمان هەبوو حەزی تەلەبە بۆ حەزکا خۆی خواردن دروستکە خواردنی دروست کردو لەو ساعتە تەرفیهەیە تەلەبە بۆ چۆ کتێبی خوێنەوە تەلەبە بۆ چۆ بەلای مامۆستای مەسرح اینجا لە هەمووی کێشەی کەشکەوە عیلاقەی بەگشتیەوە هەیە هەموو مەکتەبێک یەک مامۆستای هونەری هەیە یەک دانی بۆ ئەنێرن لە تەربیەوانە کە مەعەلعیلم ڕۆژانە تەلەبە تەخەڕوجەکە بعد لە اختصاسەکان ناتیایە بێکاکە ئێستا من مەسرحم خۆم نازانم دەرزی تەشکیلی بڵێم خۆ بە زۆر نایزانم نەڕەسام نیم لە مەسرح ئازام شروع من نازانم مۆسیقا بڵێمەوە یقیچێکە با پسوەری مۆسیقا هەبێت لە مەکتەبە. تۆکو مامۆسای وەرزش ئەم خوێندکارانە گرفتیان چییە لەگەڵ وانەی وەرزشە؟ ئەوەی ڕاستی بێت وەکو گرفت خوێندکارەکان گرفتیان هەیە بە تایبەتی یەکەم شت لە ڕووی منهەجەکەوە کە ئەم ساڵ یەکەم ساڵە منهەجدا بڕێت ئەویش وەکو گرفتەکە منهەجەکەمان کوردیە ئەوەی ڕاستی بێت ئەم خوێندکارانەش لەگەڵ زمانی کوردیا تۆزە کێشیان هەیە ناتوانن ئەو منهەجە بخوێنەوە وەکو خوێندکارشی ئاسایی بتوانن ئیمتحانی تیا بکەن تاقیکردنی تیا بکەن و نمرێکی باش بەدەست بێنن چونکە ئێمە دوو ئیمتحانمان هەیە دوو جۆر تاقیکردنەوەمان هەیە جۆرێکیان ئەوەیە بڵین عەمەلیە جۆرێکیشان ئەوەیە نەزەریە لەسەر منهەجەکەی خوێنی. ئەم خوێندکارانە ساڵی یەکەم دەبێت لە دارادووداریەوە یان لە ئەلفوبای عەرەبیەوە فێر بن لە پاش ئەو ساڵە واتە ساڵی دووەمی خوێندنیان ڕاستەوخۆ دەبێت ئەو سیستمە بخوێنن یان ئەو منهەجە بخوێنن کە تێدان واتە ئەگەر خوێندکارێک لە پۆلی 11 بوو ساڵی یەکەم دەبێت دارادووداری دی بخوێنێ ساڵی دووەم کاکاتە پۆلی 12 و شەشی ناوەندیەکات دەبێت ڕاستەوخۆ ئەم خوێندکارە منهەجی شەش بخوێنێ کە ئەمە هەم جێگەی نیگەرانی و هەم ئەستەمە و هەم خوێندکارانیش بەدەست ئەم دەردەوە دەناڵێنن وەک ئێوە گوێبیست دەبن لە قسەکانی ئەم خوێندکارانەوە. تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی 5. تۆ کوردی و عەرەبی ئەزانی بخوێنیتەوە؟ وڵا کوردیەکە کەم بەس عەرەبی ناوەڵە. ئێستا لە تاقیکردنەوەی بووی چ کێشەیەکە هەبوو؟ وڵا عەرەبیەکە نازانم بیخوێنمەوە فێر نەکراوم و ئەژیانە جوابەمەوە ئارێک وەکو مەنهەجەکەی ئەو تەلەبانی کە 10 ساڵ نێرەی خوێن. ئەی تۆ جواب بدایەوە؟ ناوەڵا بەس پرسیارەکان نووسیوە. واتە هەموو ئەو پرسیارانەی کە بۆت هاتبووە وەک خۆی نووسیتەوە؟ بەس توانیم سێری کەم وەکو ڕەسم بۆی کەمەوە خۆ نەت لێتی یەکەم نازانم نووسراوە چینەیچ. ساڵی پار تۆ خوێندووتە ئەلفبای عەرەبی؟ کەم مانگی جارێک جار ماوەساتە ژوورەوە فێریان نەکردین و تەوا. ئەی تۆ لە پۆلی چەنی؟ میشان لە پۆلی 5. ئەی تۆ کێشە و گرفتی چی دێ؟ وەڵام من وا 2 ساڵ نیۆ لێرە من یەکەم ساڵ و دووەم ساڵی شەر تەمهیدی بووم ینی هەر ئەلفباتام خوێنوە بەس یعنی یا هاوکاریکی وام ناکە بتوانم لەگەڵ منهەجەکەیە بڕۆم یعنی ناتوانم یەکسەر بچمە منهەجەوە لەگەڵ ئەوی ئەوان تەلەبانی کە 10 ساڵە 12 ساڵە کورد و عەرەبییان هەیە من لەگەڵیانە بخوێنم زۆر قورسەوە. ئێستا وەڵامی پرسیارەکانی تۆ چۆن بوو؟ ئامەیش هەر پرسیارەکەم نووسی و هاتمە دەرەوە. تاقیکردنەوەی چی دەبوو؟ عەرەبی بوو. هیچ نەنووسیوە؟ هیچم نەنووسی هەر پرسیارەکەم نووسی هاتمە دەرەوە ناتوانم بیخوێنمەوە نازانم چی نووسراوە. ئەی تۆ لە پۆلی چەنی؟ من لە پۆلی 9. تۆ تاقیکردنەوەی چیتانە بوو؟ کۆمەڵایەتی.
کوردی ئەزانی بخوێنیتەوە بنووسی زۆر کەم پێشتر نیشتەجێی چه وڵاتێ بووی لە سوید ساڵێک خوێندنی کوردیت خوێندووە و ئێستا چیتە ناو تاقیکردنەوە خوێندن و پرۆگرامی خۆتەوە کە هی نوێیە لە پێشە نەمان بوو هەتا دەوری دووەم ئەنجا مامۆسای کوردی و عەرەبیمان بۆ هاو ئەنجا فێر نەبووم یعنی زۆر قورس بوو بۆم در ئێستا شەبێ کۆمەڵاتێکە هەروکو مەکتەبی تر جابەمەوە بیزانم جا لە بەریکەم ئێستا تۆ چۆن بووی لە تاقیکردنەوەکە وڵا خراپ بوومەوە باش نەبووم ئەگەر لە قۆناغەکانی دیکەی خوێندندا قوتابیانی هەندەرانی گرفتی زمانیان هەبێت کە ناتوانن بەڕێنووسی کوردی و عەرەبی تاقیکردنەوە بکەن یاخود بنووسن ئەوە لە قۆناغی بەکەلۆری واتە نۆی بنەڕەتی و دوانزەدا ئەم گرفتە بە یەکجارەکی لەسەریان ئەبێتە ماڵ و لە 100% ئەم وانانەیان بۆ داغڵا ئەم خوێندکارانی ئێوە دەیبینن چەند ڕۆژێکی دیکە بەشدار دەبن لە تاقیکردنەوەکانی بەکەلۆریا بزانین گرفتیان چییە تۆ چەند ڕۆژێکی تر تاقیکردنەوەتان هەیە چ کێشەیەک دێ لەگەڵم تاقیکردنەوەیە وەڵا مشکلەی کۆمەڵایەتیم هەیە و عەرەبیش و ئاینیش بەڕاستی یعنی زۆر قورسە هەموو منهەجەکە داخڵە و زۆرە ینی 200 لاپەڕە بە کوردی زۆرە تەلەبەمان هەیە ئەم ساڵ هاتۆتەوە لەلایەکەوە تازە فێری ئەلف بابێت و لایەکی توش ئەبێت کۆمەڵایەتی 200 لاپەڕە بە کوردی ئەبێ ئیمتیحانەکە بەیە ینی ئەو توانەیە نییە زۆر قورسە بەەوە تەلەبانە یعنی بەڕاستی زۆر ناخۆشە کەسیش یارمەتیمان نایات ئەبێت ئیمتیحانەکە بین بەبێ هیچ یارمەتیەک لە 100% داخڵە ئەم وانانەی وتە بەڵێ واتە ئەمە کاریگەری هەیە لەسەر نمرەی تۆ لەسەر کۆ نمرەی تۆ کۆمەڵایەتی و عەرەبی و کوردی بەڵێ ئاین بەس بۆ نیشتیمانیەکە داخڵنێ بەڵام هەر ینی داخڵە ئەو بۆ سەر ساڵەکە هەر خۆی ینی بەس بۆ نیشتیمانیە بەڵام دەرسەکانی تر کوردی و عەرەبی و کۆمەڵایەتی ئەوانە هەمووی داخڵن بەبێ یارمەتی و بۆ ئیمتیحانی نیشتیمانی لەسەر سەشە من مشکلەی ئەومان هەیە کە ئێمە لە ئیمتیحانە بێ عەرەبی جواب بینەوە هەر بە عەرەبی کەس لە نیشتیمانیەکە 100% بۆمان داخڵە کەسیش نییە بۆمان بخوێنتەوە یعنی ئەبێ خۆمان جوابی بینەوە کۆمەڵایەتیش هەموو شتە خۆمان سای بکەین و هیچ یارمەتیەکمان نییە بە ئێماڵێن یارمەتیتانین لە دەرەجەکانە 20 دەرەجە بەس بە ئێماڵێن ئەڵێن یەکەم ساڵ یارمەتیتانە ئینکەی بۆ مەکتەبە ئەڵێ هەمووانەکان بە ئینگلیزیە بەس باکسەوە نیوەی زیاتر کوردیە واتە تۆ نەتوانیوە تاکوێ سەفێری کوردی و عەرەبیەکە بیت توانیمانە بەس بەو شێوەیە ناکەمانکەنە تەمەیدیەوە ئێمە ئەو کاتی ئێمە هاتینەوە وتیان تەمەیدی نیە هەر لەگەڵانەیە داناین کە لە پۆلی یەکەوە لێرە خوێندوانە بەس دوای 2 ساڵ ئەنجا ئەو قەراریان دەرکە کە یەکەم ساڵ تەمەیدی دروست بێ واتە تۆ ساڵی پار یەکی سەرەتاییت خوێنوە ئەم ساڵ پۆلینۆ نەخێر من پار قەرارێکیان دەرکرد کە ئەو یەکەم ساڵ هاتووتەوە 1 ساڵ تەمەیدی خوێنتوتاو بەس ئەو کاتی ئێمە هاتینەوە ئەوە نەبوو ئێستا بۆوانی ترجیای بۆ ئێمەی ئەوانەی کە ئەبێ لە ساڵەسە کۆمەڵایەتیەکە و ئاین و هەمووی ئیمتیحان بین لە بەکەلۆریا زۆر قورسە بمان ئەو نمرێ نامین کە خۆمان بمانێت بێنین ئەتوانی دەرچیت ئینشەڵڵا مەبەستم لە کوردی و عەرەبی و ئاینە یان کۆمەڵایەتی دەرەچی کوردی بەرحاڵ زمانی خۆمانە بەس عەرەبی باوەڕ ناکەم خوێندکارەکان بەشێکی زۆریان دەڵێن ئێمە لە کوردی و عەرەبی و ئاینە دەرناچین بەڵێ چۆن چارەسەر ئەم کێشەیەکرێ چارەسەری ئەو کێشەیە لای ئێمە نیە بەڕاستی ئێمە گویان لێ ئەگرین ئەوەی کە لەوانی وەرئەگرین ئەیگەێنینە سەری خۆمان سەری خۆمان تربیە ئەیگەێنێتە وەزارەت ئەوەنی من قسەیان لەگەڵ بکەم ئەڵێ یەک جوابیان هەیە ئەڵێ بۆ کە ئەڕواتە دەرەوەی کوردستان فێری زمانی ئەو وڵاتە ئەبێ لە فترەیەکی کەمە بۆ کەیەتەوە ئێرە فێری زمانەکەی خۆی نابێت کە زمانی دایکە منیش پێی ئەڵێم من منهجم لایهی ئەو وڵاتی کە منی تیا بووم لە ماوەی چەند سعاتی محدد هەیە مثلا 800 ساعت تۆ ئەبێ فێری زمانی ئەم وڵاتە بی بەس ئەو منهجی کە هەیەی بۆ فێربوونی زمان ئەلفوبێی کوردی و عەرەبی ئێمە نییە ئەچێتە ناو تاریخی وڵاتەکەشەوە ئەچێتە ناو موقعی جوغرافی وڵاتەکەشەوە بە زمانی ئەو وڵاتە 800 ساعت ئەبێ زمان تەواوکە لە ماوەی خەڵک هەیە لە زۆر کەمتر لەو فترەی فێری زمانی ئەو وڵاتە ئەبێت چونکە طریقەی تعلیمی ئەوێ بۆ فێربوونی زمان زۆری فەرقە لەگەڵ ئێرە ئەوەیە کە تۆ منهجی 1 و 2 ئیبتیدایی ئاەتی و ساڵی دوایەوە ئەتخاتە سەر منهج نەبووە و نەشیاوە ئەمە ناکرێ هەر یەکێ لە ئێمە لە ئێستاە بڕۆینە هەر وڵاتێکی ئەوروپی ناتوانین لە مای مایەکە فێری زمانی ئەو وڵاتە ببین
ئەگەر فێر نەکرین بەڵام فێرکردن بەمە ناکرێت لە بینی سی ئەو فەراغەکە لە بینی منهەجیەکی ابتیدایی بۆ پۆلی 11 و 12 سی ئەو فەراغەکە ئەو فەراغە نییە لە منهەجی تعلیمی ئەوەیە منهەجی تعلیمی لوغا بۆ ئەو وڵاتانە ئەو فەراغەیتیانە حتا ئەو مناڵانە گەورە نەک مناڵ ئێمەش وەکو گەورەکە ئەڕۆینە ئەو وڵاتانە وەکو مناڵانە تعاملمان لەگەڵاکەن فێری زمانی ئەو وڵاتەمانەکەن حتا بە عەمەلی فێرمانەکەن ئەمان بنە دەرەوە ئەمان بنە ناو مشتەمە ئەڵێ ئەمە فلان دایرەمانە ئەو فلان دایرەمانە ئاوا داوایشت ئەەکەی ئاوا تەعامل ئەەکەی ئەم مناڵانە کێنەوە هیچ نازانن نەکەر کوردی و عەرەبی سیستمی وڵاتەکە نازانن سیستمی پەروەردە نازانن لە ماوەی وانەوتنەوەیە هیچ گرفتێک بۆ دروست بۆ لەگەڵ خوێندکارە بەڵێ خوێندکاری وا هەیە لەبەرەوەی لە شتەکەت یان ناگات عەسەبیە بێ تاقە دەبێ حەز ناکات لە پۆلا بێت حەزەکە بڕواتە دەرەوە یاخود ئەیبینی دەموچاوی بێتاقەتێکی پێوە دیارە دڵی پڕە بێ ئەگری مەسەڵڵێ من حەزم لێرە نەبوو لەبەرەوەی لە دەرسەکان تێناگەم سیرەکە و مستەوایەکیە بووە لە ئەوروپای سا لێرە لە ئاستی خۆیان نییە تەمەڵە دەرسەکان هیچ تێناگە یعنی خۆی بە ناومێ دەزانێت یاخود بە زۆر هێنراوەتەوە ئێرە هەستەکە کە زوڵمی لێ ئەکرێت بەشێکی تر لە کێشە و گرفتی ئەم خوێندکارانە ئەوەیە کە بە سیستمی خوێندوێتی لەوێ شێوازێکی مامەڵا شوێنی بیناکەیان ئەو پۆلەی کە تیا دانیشت و شێوازی دانیشتن و کاتەکانی وانەوتنەوە ئەمانەش بۆ خۆی گرفت دروست ناکەلایەوە بزەبێت طبعاً ئەو لەوێ لە قوتابخانەیە هەموو شتێکی بە ئامادەکرایی لە بەردەسا بووە مەسەن هەر لە ساحەی یاریکردنەوە لە پۆلاکە لە گەرمکەرەوە و لە ساردکەرەوە و لە هەموو شتێک سیرەکە زۆر جیاوازی هەیە ینی من جاری وایڵم زۆر باشیشن کە ئەوان مەسەن کە باسیەکەن ئەڵێن ئەزانن هەز بە نوقسانیەکانەکەن زۆر چاک باسیەکەن لەگەڵەوە شاڵن کوردستان خۆشە ینی خۆشەویستێکی زۆر گەورەیان هەیە بۆ وڵاتەکان ینی من سەیری کوڕەکەی خۆمەکە مەڵێدا من کوردی نازانم عەرەبی نازانم کەچی لەگەڵەوە شاڵە من جارێکی حەز ناکەم بڕۆمەوە بۆ ئەڵمانیا لەبەرەوەی ئێرە وڵاتی خۆمە خوێندنگی گەشە ساڵی 2004 دامەزراوە 2004 تا 2005 لای مناڵ پارێز بووە لە 2005 بۆ 2006 گەڕاوەتەوە سەر سیستەمی پەروەردە نزیکەی 400 بۆ 500 قوتابیمان هەیە لە سەرەتاییەکە مامۆستا نزیکەی 30 مامۆستامان هەیە چەند مامۆستایەکمان هەیە کە هەر لە هەندەران هاتوونەتەوە لە دەرەوەی وڵات هاتوونەتەوە چەند مامۆستایەکیشمان هەیە کە هەر هی ئێرەیە نزیکەی 5 فەرمانبەریشمان هەیە دیارترین گرفتەکانی ئەو خوێندکارانەی کە لە هەندەرانەوە یان لە دەرەوەی وڵاتەوە دێنەوە لای ئێوە چییە؟ وەڵاهی کێشە یەکەمیان ئەو کێشەیە کە هێنەوە تەڵعەن زمانی کوردی و عەرەبیەکە نازانن لەبەرەوەی هەرێکی لە وڵاتێکی جیاوازەوە هاتووە بۆ نمونە تەلەبەمان هەیە لە نەرویجە تەلەبەمان هەیە لە سویدە تەلەبەمان هەیە لە ئەڵمانیایە زۆر کێشەی هەیە بۆ کوردیەکە تەلەبی وەمان هەیەتەوە لە پۆلی شەشی سەرەتاییە ئەو 6 ساڵە لەوێ بەس یەک زمانی خوێندووە کە بریتە لەو زمانی ئەو وڵاتی کە لی بووە ئیترکەیەتەوە ئەوە کێشەیەکمان بۆ دروست ئەکات لەوەی کە زمانەکە نازانێ ئەنجا مامۆسایەکیش لە پۆلێکا بۆ نمونە چل قوتابی هەیە ناتوانێت بزات تەرکیز کاتە سەر ئەو قوتابی کە بە تاقی تەنیا ئەم ساڵە هاتووەتەوە لەبەر ئەوە ئەرکی وەکو فعلن ئەرکی مامۆساکەشە بەڵام ئەرکی دایک و باوکەکەش زیاتر لە سەریانە کە بیر لەوە ئەکەنەوە قوتابیەکان بێنەوە بێ بیریش لەوە بکەنەوە کە زمانەکە نازانن یارمەتیان بن هەتاوەکو بتوانن سەرکەوتوو بن لە پرۆسی خوێندنیانە توانای خوێندنی تۆ لە چه ئاستێکایە بۆ کوردی ئەگەر خۆ دیاری بکەی بڵێم قابلی پۆلی چەنی تۆ وەڵامت چێ؟ 1 و 2 ئیبتیدایی واتە مستەوا و ئاسی خوێندنی تۆ لە کوردیە ئێستا قابلی 1 ئیبتیدایی و 2 ئیبتیداییە؟ بەڵێ چکە من جارە فێری ئەوە نەبووم کە ئەلف و بیزوێن چۆن لە یەک جاکرێت و لە کاتی نووسینم خراپە خوێندنەوەم زۆر خاوە ئەمە چ کاریگەریکێ بۆ لەسەر تۆ بە بەستنەوەی تۆ بە وڵاتەوە؟ هەستێکی زیاتر حەز لێی نامێنێت پێ و ناخۆشە بێ حەزبوون بۆ مەکتەب کەمتر ئەبێتەوە چکە دەرەجەکانەکە منی تر تااقەتی ئەوەشە نامێنەی تر ناخۆشە تۆ ومێدە بەوە هەیە کە خوێندن لێرە تەواوکەی؟
وەزارەت قەرزارمان نییە بڵێ من منهەجم بۆ داناون ئێوە خۆتان فێری نابن. منهەجێکی کولتوری بۆ دانە ناین بەم تەلەبانەی بڵێن کەسی شارەزای بۆ دانە ناوین ئێمە بیهێنین و بڵێ خۆیان مقەسرن فێر نابن. منهەجێکمان نییە بڵێ ئەم تەلەبانە دەرسی عملیان پێ بڵێن بۆی شتەکە بە فعلی بچێتە مێشکیانە و بڵێن خۆیان فێر نابن. شتێکمان هەیە کە لە وڵاتەکە لە 1 و 2 سەرەتاییە ئەخوێندێ ئەم ئەوەی 1 و 2 سەرەتاییەکە فێر ئەبێ بەس ئەوەی مەرحەلەی دوای ئەوە فێر نابێ. ئەمە فێربوونیش کاگامانجیان فێربوون ئیجباری نییە. ناکرێت تۆ بڵی ئەبێ فێر بێ. تۆ بێ شتە هەبێ فێریکەی. تۆ بێ مەراحلێ هەبێ بە مەرحەلە بڕۆی فێریکەی. ناکرێت تۆ تەلەبەیەکیەکی ابتیدایی بڵێ ئەبێ لە شتی 5 ئیعدادیە بزانێ. تۆ هەمووەک مامۆستا و هەمووەک و دایکێکێک لە خوێندکارەکان ومێدە بەوە هەیە خوێندکارەکە و یان کوڕەکەت خوێندن تاوەکە لێرە؟ وڵی تا ڕادەیەکی 150 لە بەروی من زۆر لەگەڵ یا هیلاکەم زۆر لەگەڵ یا خەریکە بم بەڵام سیرەکەم شتەکان قورسە بووی یعنی گوناحە زۆر قورسە بووی مەسەن بڵێن کوڕەکەی من ئەدەبی بووە ئێستا لێرە علمیە لە بەروی مەکتەبی ئەدەبی نییە بۆ ئەوان یعنی زۆربەی خوێندکارەکانە و مشکلیانێ سیرەکەی دەرسەکان کە بە ئینگلیزی خوێنن دەرسە علمیەکانە ئەمان ئەدەبین زۆربەی زۆریان لە 180 ئەگەر بڵێم ئەکرێت ئەدەبی بن علمی نەبن ینی بە زۆر لە ئەدەبی و کراون بە علمیەوە زوڵمێک زوڵمی دووهەمی شتەکانیان کە جیاوازە کە کوردی نازانن کە عەرەبی نازانن. بەڕێزان ئێمە بەشێک لەو پرسیار و لەو گرفتانەی کە خوێندکارانی دواڕۆژی تایبەت هەیەە گیانمانە لای بەڕێز بەڕێوبەری پەروەردە تاکو ڕاستەوخۆ خۆیان بەرەو ڕوو خوێندکارەکان ئەو گرفتانەی هەیەە بیگەێنە بەڕێوبەر و وەڵامی ئەوان ببیستین. گرفتی تۆ چییە لەگەڵ خوێندن و لەگەڵ تاقیکردنەوەکان؟ لەگەڵ بەکەلۆریە ئێمە گرفتمان لەگە عەرەبی و ئاین و کوردیایە کە ئەمانێت سەڵەسە بۆمان داخڵە بە یارمەتیەک هەبێ چونکە لە بەکەلۆریە سەڵەسە بۆمان داخڵە لە کۆمەڵایەتی و عەرەبیە زۆر مشکلەمان هەیە. مەڵە منیش هەروەها لە کۆمەڵایەتی و عەرەبی و کوردیە ینی بەڕاستی زۆر قورسە منهەجەکە زۆرە هیچ یارمەتیەکیش نییە هەمووی داخڵە ئەبش ینی ئیمتیحانەکە بین. دڵنیایەکەینەوە بە یەک گوشە ئەوی شەوەیە کە وەزارەتی پەروەردە لە داهاتووە لە پشووی هەوینە پیاداچوونەوەیەکە بۆ سەرجەم پرۆگرامەکانی خوێندن لە خوێندنگە ئەهلیەکان و تایبەت و نمونەکانیشە تا ڕادەیەک. ئەمانە ڕەنگە ئەو گرفتانێکەمان هەیەە ئەو لیجانە تایبەتانی کە بۆ هەروانەیەک دانراوە ئەبێ پیا بچێتەوە بزانێت خوێندکارێکە لە خارج هاتوێتەوە لە چەند ساڵ دەربە دەربەی ساتوێتەوە کولتورێکی جیا ژمانێکی جیا ئێستا ڕەنگە نەتوانێت بچێت هەروە بە ئاسانی بگونجێتەوە لە ناو ئەم کولتوری ئێمە یاخۆ ئەو زمانی ئێمە ئەمانە بۆ بە گرفتێکی گەورە بەڕاستی وەزارەتی پەروەردە بڕیاریاوە بەوەی کە پێشتر ئەم خوێندکارانە ئەو قوتابیانای کاتوونەتەوە خوێندنی یاخود ساڵێکی تەمهیدی بخوێن بەڵام ساڵی تەمهیدی لە خوێندنگایەکی ئاوە کە دوو دەوامیتایە بۆیان نەکراوە یان ئەو مامەسایی کە تەرخان کراوە بۆ نەیتوانێت ئەو پەیامی کە هەیەی بەتاوەتی بیگەێنێت بۆ خوێندکارانە ئەوانش بتوانن تعبیر لە زانستی خۆیان لەو وانەی خۆیان بکەن بە شێوەیەکی وە کە وەکو خوێندکارە نۆرمالەکانی تر یا خودکارەکانی کە لە خوێندگاکان ئاسایەکانە ئەمە یەکێکە لەو گرفتانە ئێمە وەکو پەروەردە پشتگیریانەکەین و زۆر بەڕاستی خۆشمان ڕاشکاوانە قساکەین کە ئەم گرفتە لە داهاتوێکی نزیکا چارەسەر کرێ بەوەی لە ئێمە خۆشمان وەکو پەردەر هەنگاومە بۆ ناوە کە ئەم خوێندنگایە ئەبێ خوێندرگایەکی تایبەت بێ بە خۆیان. من پار بەبوونی کۆمەڵایەتیەوە مامەوە کۆمەڵایەتی زۆر قورسە بووم یعنی بە کوردیان نازم چۆن سعی بۆ بکەم. خۆوانەکانی ترکەتیا دەرچووی هەر کوردی بوو؟ عەرەبی من پار تەمهیدی بووم ینی نەمانووسی مامۆسا پرسیاریان لێکردین و جوابمایە بەسەوە زۆر بە دەرەجەی کەم دەرچووم. ئەی تۆ گرفتە چێ؟ گرفتمەوەی کە دەرەجەم داخڵە بۆ 6 پۆلی دەم من بە کوردی و عەرەبی هەموو دەرەجەکانی تریشم نسمە بێتەوە معدەلم کەمە بێت من بۆ 6 کە دەرەجەم داخڵە بێت ناتوانم دەرەجەی تەواو بێنم. ئەم خوێندکارانەیەکی تر لە کێشەکانیانەوەیە کە ماوەی تەمهیدیەکەی فێرکردنی زمانیان زۆر کەمە. چی بکرێ بۆەوەی ماوەیەکی باشتریان لەبەر دەسابێ وەکە و خوێندکارە دەڵێ داخڵە ساڵێکی تر ئەم نمرەی یان ئەم دەڵێت من ئەم ساڵ تەمهیدی ماوەیەکی کەم کوردی و عەرەبی خوێنم ساڵی داهاتوو ڕاستە و خۆ داغڵە 100%. کاکەمە گرفتەکانی ئەوان زیاتر لە زمانە خۆیان بینێتەوە بەڕاستی و زمانش کە ئێمە کارمان لەسەر کردو تاکو ئێستا بەداخەوە تەنانەت لەسەر ئاسی وەزارەتی ژۆ لەسەر ئاسی پەروەردەش نەمانتوانیوە کاری پێویست و جدی بۆ ئەم خوێندگایە بکەین
لەبەرەوەی کە یان مامۆستا نەبووە یان مامۆستا لە ئاسێکی وان نەبوو کە بێت بگونجە لەگەڵ ئێرە بتوانێت ئەو وانەی کە پێویستە بەمانی بڵێتەوە یان ئەو پرۆگرامەی کە دانراوە بۆ ئەمان لەگە پرۆگرامێکی قوتابخانەیەکی نۆرمالە وەکو یەک وایە ئەمە نابێشتی وە بەڕاستی لەبەرەوە دڵنیانەکەینەوە ئەمە لە داهاتووە وەکو پێشتری ژاماژە پێدا ئەم خوێندنگایە وەکو بینە ئەمێنێتەوە بۆ ئەمان ساڵی داهاتوو ساڵێکی تەمهیدیە بێ ئەو مامۆستایانە ئەو مامۆستای کە دەرسیان پێڵێ ئەتوانێت لە بەشی بەیانیانە لە دوای نیوەڕوانە ئەتوان بەپێی گونجاندی قوتابخانەکە خۆی بتوان ئەو تەلەبانە بێنێتەوە کە پێویستیان بەوەیە فێری زمانی کوردیان بکەن یا فێری زمانی عەربیان بکەن بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە ئەو کاتە لەگەڵ بەرنامە و پرۆگرامەکانی خوان لە خوێندگاکەی خوانە ئەتوان سەرکەوتو سپاس بۆیە لە ڕێگەی ئەم کەناڵی ئێوە ئەبێ هەوڵێک بدرێت یعنی بەڕاستی ڕۆشنبیریەکی وا بدرێت بە کۆمەلگاکە زیاتر بە کەسانی بەرپرسی زیاتر لەسەر و ئێمەوە کە ئەم خوێندگای پێویستی بە هاوکاری یارمەتیە بەوەیە کە گوێیان لێ بگیرێ بە گرفتەکانە شارەزابن یعنی بزان شارەزابن لە گرفتەکانی ئەمانە بەڵام بەداخەوە لە لای خۆشمان و لە تەن لە سەر ئاستی وەزارەتیش ئەتوانم بڵێم کارێکی وا نەکراوە بۆ ئەم خوێندگە تەنانەت لەوانەیە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆش محارەبە بکرێن یانێمانە ئەمەش گرفتێکی کە بەرامبەر ئەم قوتابخانە خوێندگایەکرێت بەداخەوە من بین لە جۆم لێبێت کە بە 10,000ها و 15,000های تریش لە وڵاتانی دنیا دێپۆرتەکرێنە بۆ کوردستان ئەی باش ئێمە ئەگەر بێت و ئەمانە بە شێوەیەکی دروست و گونجا و بە وەکو باوک وەکو برایەک وەکو کەسێکی کورتپەرۆر ئەگەر ئەمانە پەروەردە نەکەینەوە بە وەکو کوردێک ئەی باش ئەوانی کە ئێستا کە لە خارجن ماونەتەوە کە ببزانن حاڵی ئەمانەوە چۆن ئەوانێنەوە ئەڵێن بە هەموو شێک پەنابەرەوە بۆ ئەوێ نایەنەوە بۆ وڵاتەکەی خوان یەکێک لە گرفتە سەرەکیەکانی ئەو خوێندنگانەی تایبەتن بەو خوێندکارانەی کە لە دەرەوەی وڵاتەوە هاتوونەتەوە کە میستافە بەهۆی هەڵسوکەوت و مامەڵەی تایبەتی ئەو مامۆستا و ئەو کارمەندانە لەگەڵ خوێندکارانێک کە لە دەرەوە گەورە بوون و لە دەرەوە پەروەردە بوون و هەڵکەوتەی کەلتوریی دیکەن بۆیە پێویستە ئاوڕی جدی لە ئەم خوێندنگایانە بدرێتەوە بە زیادکردنی ستافیان بەڵام ئەوەی پێویستە ڕەچاو بکرێت ئەو مامۆستا و ئەو فەرمانبەرانەی کە دەنێردرێنە ئەم شوێنانە پێویستە شارەزایی و دنیابینی و ئاشنایەتیان هەبێ بە کەلتورەکانی دیکە یان وەک مامۆستایان خۆیان دەڵێن ئەگەر چی ئێمە کەسانێکمان دەست نەکەوێت لە دەرەوەی وڵاتەوە هاتبێتن و لێرە بێن مامۆستا پێویستە خول بۆ ئەو مامۆستایانە بکرێتەوە کە لێرەدا خەریکی وانەوتنەوەن خولەکان لە بواری دەرونی و لە بواری کۆمەڵایەتی و لە بوارە زانستیەکاندا چونکە مامەڵەکردن لەگەڵ کەسانێک کە پەروەردەی کەلتوریشی دیکەن مامەڵەکردنێکی تایبەتی گەرەکە. هەندێک لە هاوڵاتیان پەرلەمانی کوردستان وەک شوێنی چارەسەرکردنی گرفتەکانیان و بەلاداخستنی کێشەکانیان چاوی لێ دەکەن بەڵام ئایا پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارەکان توانیوێنە لە گرفتی ئەو هاوڵاتیانە بگەن کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دێنەوە و بە یەکجارەکی لە ناو هەرێمی کوردستان نیشتەدێ دەبن بە تایبەت لە بواری خوێندن و بوارە زانستی و ئەکادمیەکاندا وەکو مەبدە لەگەڵەوە داین کە ئەوانەی لە دەرەوە دێن هەرگیر و گرفتێکیان هەیە بە تایبەتی لە بواری خوێندن بۆیان چارەسەر بکرێ ئەویش بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ئەوەی کە ئاسانکاریە بۆیان بکرێ بەڵام بەڕەچاوکردنی مەرجە زانستیەکان یعنی بۆ نمونە ئەکرێت لە زمانی کوردی لە زمانی عەرەبی عفا بکرێن تا بە تەواوی تەئهیل دەکرێن تاوایان لێ دێ کە فعلا ئاستیان بگاتەوە ئاستەی کە لە ئیمتیحانێکی تایبەت تا دەربچن ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئێستا پرۆژە یاسایەکمان لەبەردەسایە پرۆژە یاسای قوتابخانە تایبەتەکان راپۆرتی لیژنەی یاسایی راپۆرتی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئامادەکراوە لەسەری بەو هیوایی کە ئەمە بچێتە گفتوگۆوە لە پەرلەمانی کوردستانە وەکو یاسایە پەسەند بکرێ لێرەدا ئاماژە بۆ ئەو شتانە کراوە لەم پرۆژە یاسایەدا هەندێ مەرجی زانستی پێویستە لەو قوتابخانانەدا هەبێ
دیارە ئەوانەی کە لە دەرەوە دێن پێویستیان بەوەی قوتابخانەی تایبەتیان بۆ بکرێتەوە ئەو قوتابخانە تایبەتە مواسەفاتی هەیە وەزارەتی پەروەردە ئەتوانێت ئەو مواسەفاتە بە شێوەیەک بگونجێنێ لەگەڵ هەلومەرجی ئەوانە کە مافیان نەخورێ و شان بەشانی ئەوەی کە خوێندن تەواوەکەن بشتوانن لە زمانی کوردی نیسبەتێک فێر ببن لە زمانی عەرەبی نیسبەتێک فێر ببن لەوەی کە پێویستە بەو زروفەی کە ئێستاە ئێمە دەرک بە معاناتیانەکەین دەرک بەوەکەین کە هەم خۆیان هەم خانەوادەکانیان معاناتیان هەیە لەلایەکەوە گەڕاونەتەوە بە باوەشی نیشتیمانە بێ سوپاسیان بکەین لایەکیشەوە ئەو کۆتوبەندی کە لەسەر خوێندنی مناڵەکانیان هەیە وایان لێ کا پەشیمان من لە هاتنەوە ئەبێ ئێمە و کۆتوبەندانیان لەسەر لابین و بە شێوەیەک ئەو قوتابخانانیان بۆ ڕێخین کە قوتابیەکانیان و مناڵەکانیان ئومێدەوار بن بە داهاتوی خۆیان ئومێدەوار بن بە خوێندنی خۆیان لە هەرێمی کوردستان. دیارە ئەو گرفتی کە تۆ ئیسا جەنابەت باست کرد کە 300 خوێندکار هەیە کە لە دەرەوە هاتوونەتەوە و گرفتی گەورەیان هەبووە ئێمە وەکو لیژنەی پەروەردە ڕەنگە نەمانتوانی بێ وەکو پێویست سەردانی ئەو جێگایانە بکەین و بۆ حاڵەتە بزانین بەڵام ئەوەی کە لە لیژنەکان ئاگاتە ئێمە هەر حاڵەتێک هەر کەم و کوڕەیەک یانە کێشێ و گرفتێ بەتاکید ئێمە بەدواداچوونمان بۆ کردووە تا گەیانومانەتە جێگای خۆی و کارمان لەسەر کردووە بەڕاستی ئەم حاڵەتە مادەم 300 خوێندکار بێ و کۆمەڵی گرفتیان هەبێ کە لە دەرەوە گەڕابێتنەوە بە زمانی خۆیان کە لەوێ هاتوونەتەوە نەتوانن قۆناغەکانی خوێندن لێرە ببڕن بە زمانی خۆیان بە کوردی ئەمانە پێویستیان بۆیە کە لە ڕێی وەزارەتی پەروەردەوە کاریان بۆ بکرێ بۆ ئەوەی کە خوێندنگایەک هیچ نەبێ بە زمانی ئینگلیزی ئەوەی کە هەیە ڕاستە لە خوێندنگا ئەهلیەکانە بەپارە هەیە احتیمالە کە سوکاری ئەو خوێندکارانە وەکو پێویست نتوانن ئەو بڕپارەیە بۆ چەند مناڵێکیان لەناو ئەو خوێندنگا نیکە بە زمانی ئینگلیزیە بتوانن مناڵەکانیان بخەنە بەرخوێندن بە تاکید ئێمە وەکو لیژنەی پەروەردە لە داهاتووە لەگەڵ وەزارەتە هەوڵ ئەدەین کار لەسەرەوە بکەین کە هیچ نەبێ لە هەر پارێزگاکەیە بەپی ژمارەی ئەو ژمارە زۆری کە هەیە نەک ینی چەند خوێندکارێک بێ و چەند خوێندکارێکش بە حەقی ئەوەی هەیە کە مستەقبەلی نەفەوتێ و گرنگی پێ بدرێ بەڵام ئێمە هەوڵە دەین کە لە سنتەری شارەکانە و داوا لە وەزارەتی پەروەردەشەکەین کە خوێندنگا با بڵین ڕێگایەک بدۆزێتەوە چارەسەرێ بدۆزێتەوە بۆ ئەو خوێندکارانەی کە ئەیانەوە بە زمانی دایگیان زمانی ئەو شوێنی کە لێبوونە و قۆناغەکانیان چەند مەرحەلەیەک بڕیوە ناتوانن بگەڕێنەوە سەر ئەوەی کە لە ئەساسەوە دەست پێ بکەنەوە بە زمانی کوردی و بە کوردی قۆناغەکانی خوێندن ببڕن من ئەو مافادەمە ئەو خوێندکارانە هەوڵی شەدەم لە داهاتوە لەگەڵ وەزارەتی پەروەردەیە و لە ڕێ لیژنەی خۆمانەوە لەگەڵ وەزارەتە ئەو بەدواداچوونی بۆ بکەین. ئەم کێشەیە پەینە پەیوەست نییە بە شارێکەوە یان بە جێگەیەکی تایبەتەوە بەڵکو کێشەیەکە لە هەر سێ شارەکەی کە ئێستا لەسەر سنووری وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانەوەتە لە سلەیمانی و هەولێر و دهۆک بە هەمان شێوە هەیە بەڵام لە هەر شارە و بە شێوەیەک معالەجە کراوە لە ئێستادا تاکە چارەسەر چییە بۆ حاڵەتە و ئێوە چۆن بەرەو پیریان مفاتەحەیەم کێشەیەکەن بەڵێ خۆی ئەبێتۆ ژمارەی ئەو کەسانەی کە هاتوونەتەوە بڵێن بە یاداشتێ بێ بە داواکاریە بێ تا ئێستا ئێمە ئەو کەسانە کەس ئەندامانی پەرلەمانی بینیوان نە بە تەلەفۆن نە بە یاداشت ینی شتێک نەگەیشتوتە ئێمە وەکو بە ڕسمی ئیشی لەسەر بکەین کە ئەمە داواکاریەکە کە ئەمە گرفتێکە بە کێشەیەەکە تۆ ئەبێ شتێک بێتە بەردەست تاکاری لەسەر بکەی بەڕاستی و خوشمان وکوتم من ئەمە بە حاڵەتێکم نەزانیوەکە ژمارەیەکی وا زۆر لەو شوێنەیە هەبێ ئەکرێ لە هەولێریشا ئێستا کێشێکی وا گەورە هەبێ بەڵام نەگەیشتۆتە لێژنەی ئێمە پەرلەمان بەڵام بەپێی ئەو ژمارەی کە هەیە لە هەر جێگایەک بێ من پێم وایە لە دهۆک بێ لە هەولێر بێ لە سلەیمانی بێ پێویستە ئەندامانی لیژنەی پەروەردەش و وەزارەتی پەروەردەش بە دانیشتنێک بتوانن چارەسەرێک بۆ ئەو حاڵەتانە بدۆزنەوە بە هەر شێوەیەک بێت بەڵێنیان پێدەدەیان هەوڵە درێ بەڵێنە دەم کە بە دواداچوونی بۆ بکەم و ئەم پێشنیارە ئەم داواکاریە بخەینە ڕوو و هەوڵش بدەین کە چارەسەری کێشەکەیان بکرێت دڵنیابن ئەو هاوڵاتیانەی کە لە دەروی هەرێمی کوردستان دێنەوە جارێکتر بۆ هەرێمی کوردستان و بە یەکجارەشی لێرە نیشتەجێ دەبوون جیاوازی بڕوانامەکانیانە و جیاوازی ئەو پۆستانەیە کە لە دەروی وڵات هەیەە بە بەراورد بەناو خۆی وڵات ئێوە وەکو وەزارەتی خوێندنی باڵا بۆ مامۆستایانی زانکۆ و ئاستەکانی تر چیتان کردووە و چۆن هەوڵتان داوە و جیاوازیە نەهێڵن طبعا مەسلەی هاوتاکردنی بڕوانامەکان مەسلەیەکی زۆر هەستیارە ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی وا سەیرێکی نەما با بڵێن کەسێک فترەیەکی دوورودێژی ژیانی خۆی و کاتی خۆی
و پارەی خۆی لە پرۆسی خوێندنا بەسەر بردووە و کاتێک کە دێتەوە بڕوانامەکەی پێشکەشەکە بۆ مەبەستی هاوتاکردن دەبێت زۆر بە دقت مامەڵی لەگەڵا بکرێت چکە ئەمە بەرهەمی ژیانەتی ئەمە بەرهەمی تەسحی ژیانەتی بۆیە لەلایەن وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستیەوە بە دقت بە وردی سەیری هەموو ئەو داواکاریانە دەکرێت کە تایبەتن بە یەکسانکردنی بڕوانامەکان. لەناو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دایرێکی تایبەت فەرمانگەیەکی تایبەت هەیە بە یەکسانکردنی بڕوانامەکان و لیژنەیەکی پسپۆڕی تایبەت هەیە بە یەکسانکردنی بڕوانامەکان. هەر بڕوانامەیە کە دێتەوە بە وردی سەیری لایەنە جیاوازەکانی دەکرێت و ئەو پێوەرانەی کە پێویستە بۆ هاوتاکردنی بەرامبەر بەو بڕوانامەی کە پێویستە بەرامبەر بەو ئاستەی کە پێویستە بە وردی مامەڵی لەگەڵەکرێت. بەڵام ئێمە چەندین بەڵگەمان لەبەردەستایە کە بەم شێوەیە مامەڵە نەکراوە و هەڵەی گەورە کراوە لەم بوارەدا بۆ نمونە بەرپرسی یان سەرۆکی بەش هەبوو چەندین ساڵ سەرۆکی بەش بوو دوای دەرکەوتووە یان بە شێوە لە شێوەکان وتیانە تۆ بڕوانامەد نییە مامۆستا هەبوو چەند ساڵێک وانەی وتۆتەوە دوایی بۆ بیانوێەوەی کە با بڵین بڕوانامەی نییە جارێکی تر دوور خراوەتەوە لە پۆستەکەی و بەرپرسی چەندین بەشی دیکە. هەڵبەتە تەوان بە درێژایی ئەو فتری کە جەناب بازەکە ئیمکانە هەر یەک لیژنە نەبوو بێ کە سەیری ئەو بڕوانامەی کردبێت ڕەنگە لەو پێش چەندین لیژنەی جیاجیا هەبوو بێ سەیری یەکسانکردنی بڕوانامەکەیان کردبێ و ڕەنگە تێڕوانینی جیاجیا هەبوو بێ. ئێمە هەستمان کردووە کە جاری وا هەیە تێڕوانینی جیاجیا وای کردووە کە لەسەر بڕوانامەیەکی دیاریکرا و دوو ڕای جیاواز هەبێ. بەڵام ئەوەی کە ئێستا وەزارەتی خوێنی باڵا لەسەری ڕوا ئەوەی ئێستا کاری پێدەکرێت ئەوەیە کە لیژنەیەکی مۆزاییک لە دەرچوانی سیستەمی جیاجیای دنیا لە ناو وەزارەتی خوێنی باڵایە کاری هاوتاکردنی بڕوانامەکان بکات و ئێمە وەکو باسم کردیانی زۆر ورتر لە جاران ئێستا بە دیقەت سەیری بڕوانامەکانەکەین. لێرەشەوە ڕای دەگەێنین هەر کەسێک گرفتی هەیە یان ملاحەزەی هەیە لەسەر مەسەلەی هاوتاکردنی بڕوانامەکەی دەتوانێت سەردانی وەزارەت بکە ئێمە بە خۆشحاڵیەوە پێشوازی لێکین. بەڵام ئەگەر با بڵین لە فترەیەک لە فترەکانی پێشوا لیژنەیەک بە جۆرێک با بڵین بڕوانامەیەکی هەڵسەنگان دەبێ مانای ئەوە ناگەینێ دواتر ڕاست نەکرێتەوە. بەڕاستی وەکو باسم کرد تێڕوانینی جیاجیایە لەوانەیە ئەزمموی جیاجیا سەیری ئەو بڕوانامانی کردووە. بەڵام لە ئێستاە کەسانی پسپۆر لە سیستەمی خوێندنی جیاجیای دنیا لە ناو لیژنەکەن. یەکەم لەحظەی بەریەککەوتنی کەسێک بە کەلتوریی دیکە یان کەلتوری دایکی کە ماوەیەکی زۆرە جێهێشتووە بەریەککەوتنیەکە کە کاریگەری بۆ ئەبەت دەمێنێتەوە. وەک دەزانن کەلتوری ئێمە بە کەلتوریکی پۆلیسی ناسراوە لەسەر سنوورەکان بۆیە دەبێت ئێمە بۆ کەسانی هەندەرانی و ئەو کەسانەی دێنەوە بۆ باوەشی نیشتیمان بە یەکجارەکی لەم نیشتیمانەدا نیشتەجێبن دەبێت ئۆفیسێکی تایبەتمان هەبێت کە پێشوازی لەو خێزان و لەو کەسانە بکات کە دێنەوە بۆ ئەوەی هەر لە ساتەکانی ئەوڵی هاتنەوەیان باوشی میهرەبانانیان بۆ بکەینەوە و بڵێن وڵات ئاوادانە. بڕیارێک دەرچووە لە حکوومەتی فدرالی عێراقی ساڵی 2005 بڕیای 262 بە پێدانی پارچەی زەوی بڕی بڕێک پارە بۆ ئەوانی کە ئارزومەندانە دەگەڕن واتە جنسی هەڵگرن بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەمە پەیڕەو نەکراوە. ڕەنگە تەسیرێکی سلبی هەبێ بۆ سەر ژیانی هەندێک عایلە. هەموو عایلێک ئەچێتە هەر وڵاتێ پەنا ئەباتە بەر اختیارکردنی هەر ژیانێ لە هەر شوێنەکە پێش هەموو شتێ بیری لای مناڵەکانێتی. کە هاتووتەوە بۆ کوردستانیش هەڵبەتە ئەوەی بیست و کوردستان لە ئەمانایە ئەو مێشکی بەز لای ئەمانەکە بووە. کەیەتەوە ئێرە تووشی سەدمەیەکی تر ئەبێ ئەوش سەدمی فێربوونی مناڵەکانێتی. قەراری ئەم مناڵانە لەژێر ڕەحمەتی دایک و باوکایە لەکوێ ئەژی. بەڵام قەراری مستەقبەلی تەعلیمیان قەراری مستەقبەلی ژیانیان لەسەر مەسەلەی مەنهەج و لەسەر مەسەلەی دراسەیان ئەکەوێتە ژێر ڕەحمەتی وەزارەت. کەیەتەوە ئێرە تووشی ئەو سەدمەیە ئەبێ کە نە وەزارەت جارێ نەگەیشتوێتە ئەو ئاستی هەست. هەڵبەتە احتیمالە زەنبیشی نەبێت چکە تەجروبەیەکی لەم بابەتەمان نەبووە تا ئێستا مەکتەبێکمان هەبێ بە تەنیا تەلەبەی ئەوروپیتیا بێ بە تایبەت ئەم تەلەبانە کاگامانج لە ڕوح و ئەحساسا لاجئن. کوردستان زەمینەیەک یان باوشێکی کردوتەوە بۆ خاڵکانەی کە دێنەوە
وایان لێ بکە ئومێد بە وڵاتە پیاکەن و جارێکتر پێوەستنەوە بەم خاکەوە بەداخەوە تا ئێستا شتێکی وام نەبینیە داواکاری تۆ چیە لەو خێزانانەی کە لە هەندەران بۆی مناڵەکانیان تووشی ئەو گرفتانە نەبێت کە لە ژیانی خوێنیێرەیان تووشیان دێت داواکاریم ئەوەیە کە یارمەتی دەریان بن بۆ فێربوونی زمانی کوردیەکە لەبەر ئەوەی زمانی کوردی زمانی دایکە و لە هەموو وڵاتێکیش زمانی دایک زۆر گرنگی پێ ئەدرێت من ناتوانم کە مناڵەکەم بردە ئەوێ ئیتر زمانی دایکەکەی بیر بەرمەوە بەعکسەوە ئەبێ زیاتر هەوڵی لەگەڵا بم کە زمانی دایکی بیر نەچێتەوە چکە مهمترین زمانە لەگەڵ ڕێزما بۆ هەموو خێزانەکان بەڵام هەندێک خێزانی شێوای لە مناڵەکەی کردووە نازانێ بە کوردی قسە بکە بەڵام من کە خۆم کوردم و باوکی کورد بێ و خۆی لە نەتەوەیەکی کورد بێ بۆ وافێریکەم کە نەتوانێت بە کوردی قسە بکە یا کوردی بنووسێ ئەمە کێشەیەک نییە کە تەنها تایبەت بێ بە قوتابخانەیە یا دوو قوتابخانەوە ئەمە کێشەیە کە ڕەنگە لە داهاتووشا زیاتر ببێ ئەگەر بێت و چارەسەرێکی ڕیشەیی بۆ کێشەکانیان نەکرێ ئێمە لەگەڵەوە داین کە جەوێکی وا بخۆڵقێنین کە جەزبی ئەو هەموو ئەو کەسانە بکەین ئەو کەسانە بکەین کە یانەوە بێنەوە بۆ باوە شێریمی کوردستان ئەمەش دیارە بە ئاسانکاریە بێ لە بواری خوێندنی مناڵەکانیان ئەنی من سەیری کوڕەکەی خۆمەکە مەڵێدا من کوردی نازانم عەرەبی نازانم کەچی لەگەڵەوە ساڵە من جارێکی تە حەز ناکەم بڕۆمە بۆ ئەڵمانیا لەبەرەوەی ئێرە وڵاتی خۆمە هیوادارین بەرنامەکەمان توانی بێتی بە دوواداچوون بۆ کێشە و گرفت و کەم و کوڕەکانی ژیانی کەسانی هەندەرانی لە هەرێمی کوردستاندا بکات تاکو ئەم نەوانەی هەرێمی کوردستان لە زێدی خۆیان باقی ژیانیان سەرفکەن و ببنە نمونەیەکی گونجاو و جوان بۆ کەسانی دیکە کە ژیانی غوربەت دەژین و بێنەوە زێدی خۆیان تا بەرنامەی ئایندا ڕێز و خۆشەویستی ئامانجێ من و ستافی بەرنامەیشان قبول فەرمونون.